لوقمانی حەکیم ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت ئامۆژگاری کوڕەکەی دەکات و پێی دەڵێت لا تؤخر التوبة ئەی کوڕەکەم ئەی هەر مسلمانێک کە گوێت لێیە بزانە تەوبە و پەشیمانی دوا مەخە وەختێ گوناه و تاوانێکت کرد دوای مەخە تەوبەکەت دوا مەخە مەڵێ بەیانی تەوبە دەکەم ئەگەر پیر بووم بەیانی دەگەڕێمەوە جارێ هەر گەنجم چونکە فإن الموت يأتي بغتة ئاگادار بە ئەی ئینسان مردن لە ناکاو دێ فەریای تەوبە ناکەوی دەفەرمێ ئەو کەسەی کە تەوبە و پەشیمانی دوا دەخات لە نێوان دوو خەتەرەی زۆر گەورەدایە یەکەمینیان ئەو کەسەی کە تەوبە دوا دەخات و تەوبە ناکات هەر جارێک کە تەوبە و هەر جارێک کە گوناه و تاوانێک دەکات ئەو گوناه و تاوانە لەسەر دڵ و دەرونی کۆ دەبێتەوە تاوەکو دەبێتە ژەنگ و ژاری تاوان دوایی ناتوانێت بگەڕێتەوە دووهەمینیان جاری وهەیە ئینسان نەخۆش دەبێ یاخود لە ناکاو دەمرێت فریای تەوبەکردن ناکەوێت فریای پاکردنەوەی دڵ و دەرونی ناکەوێت بەخوا چەند کەس مردووە بە ئاواتەوە بووە فریای یەک لا ئیلاهە ئیلا الله بکەوێت بەڵام فریای نەکەوتووە ئەو کەسەی تەوبە دوا دەخات وەریابە مردن لە ناکاو دێ فإن الموت يأتي بغتة ئاگات لێ بە ئەی ئینسان کاتێک تەوبە دوا دەخەی تەوبە ناکەی دەڵێی بەیانی و دوو بەیانی تەوبە دەکەم خۆت دەخافڵێنی خۆت هەڵدەخەڵەتێنی دەڵێ ئەگەر پیر بووم دەگەڕێمەوە بزانم مردن لە ناکاو دێ و جاری وهەیە فریای تەوبە ناکەوی بە گوناه و تاوانەوە دەمری برام خوا پەناماندات کەواتە ئینسان هەرچەندە زووتر تەوبە و پەشیمانی دەرببڕێت هێشتا هەر کەمە هەر کەسێک زوو تەوبەی کرد مانای وایە ئەو کەسە عاقیبەتی خێر دەبێ و ڕووی لە عاقیبەت خێریە